لە ڕاستیدا پرسی ڕیفراندۆم بۆ شاری عێراقی بە شێوەیەکی گشتی وە کۆی ئەحزابی سیاسی لە عێراق پرسێکە زیاتر جێی پێشوازی لێکردن نییە بە بیانووی ئەوەی کە عێراق لە دوای داعش هێشتان ئەو عێراقەیە کە پەچی کەوتووە عێراق کە پێویستی بە هەسانەوە هەیە و لە بارودۆخێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی خراپ دەژی چکە دەتوانین بڵێن داعش تا ڕادێکی زۆر بەشێکی زۆر لە پارێزگاکانی عێراقی وێران کردووە ئەم عێراقە پێویستی بە خۆڕێخستنەوەیە پێیان وایە لەم ساتەوەختا باسکردنی ڕیفراندۆم دژایەتیکردنی دەوڵەتی عێراقا پێیان وایە ئەم ڕیفراندۆمە دوا بخرێ بۆ کاتێکی دیکە کە زەمینە لەبار بێ متمانە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بوونی هەبێت چۆن دەڵی پێکەوە ژیان گەڕابێتەوە لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق و پێیان وایە مەسەلەی ڕیفراندۆم لەم ساتەوەختەی کە ئێستا عێراقی پێدا تێدەپەڕێت هەم بە زەرەر و زیانی عێراق تەواو دەبێت هەم بە زەرەر و زیانی هەرێمی کوردستان تەواو دەبێت ئەمە وا لە ئێمە دەکات وەکو لایەنە سیاسیە کوردیەکان لە عێراق مەبەستم فراکسیۆنە کوردستانیەکانە ئەرچی ئێمە بەرامبەر بە ئەنجامدانی ڕیفراندۆم قرس دەکا وامان لێ دەکات کە ئێمە زیاتر خۆمان نزیک بکەینەوە لەلایەنە سیاسی عێراقیەکان کە تیان بگەینین بۆچی هەرێمی کوردستان دەیەوە ڕیفراندۆم بە ئەنجام بگەێنی ئەو هۆکارانە چین کەوای لە هەرێمی کوردستان دەکا بەرەو ڕیفراندۆم بچێت کە ئەو زۆر گرنگە